سڵاو بینەرانی بەڕێز ئەو کاتتان باش. ماوەیەک لەوە پێش لە شاری نەغەدا بەهۆی کوژرانی گەنجێکی کورد لە نێو شاردا ئاڵۆزی هاتە پێشوو لە کامدا تەقە لە ناڕازایەکان کرا و کوژران و برینداریشی بەدووادا هات. کۆمەڵێک لە خەڵکی نێو شار هەم لە ئازەرەکان و هەم لە کوردەکان دەڵێن کە دەبی ئەو دوو گەلە پێکەوە بژین و داواش دەکەن کە خۆ لە تونند و تیژی بپارێزرێت. لەم بەرنامەدا لەگەڵ میوانەکان مەسعودی کورتپور ڕۆژنامەوان و هەروەها دیاکۆ و مرادی لێکۆڵەر تاوتۆی ئەم بابەتە دەکەین. ئەم بەرنامەیە لە ڕێگای سکایپەوە تۆمار دەکرێت و چوارشەمەش دەونی بەیانی بە کاتی واشنگتۆنی پایتەخت و 5 ئێوارە بە کاتی هەرێمی کوردستان لە ڕادیۆشدا دەتوان گوێبیسی بن. سپاسی ئامادەبوونی هەردوولاتان دەکەم. کاک دیاکۆ با لە پێشتا لەگەڵ ئێوە دەست پێ بکەم. ئێوە کە لەگەڵ کۆمەڵێک چالاکی تر و دوای ئەم ڕووداوە کەوتون و هەروەها پەیوەندیتان لەگەڵ نێوخۆش هەیە، هەر لەسەرتاوە هێندێک دەڵێن کە ئەو گەنجێک کە کوژراوە و بەسەردان چۆتە شاری نەغەدا هێندێک وای بۆ دەچن کەم گەنجە پێشتر هەواڵی موسا بابەخانی ئەندامی کمیتە ناوەندی حیزبی دموکرات بوو کە چەند ڕۆژ لەوە پێش لە هەولێر کوژرا. ئەم دوڕووداوە بەڕای ئێوە چەندە پەیوەندیان پێکەوە هەیەوی بەدوات چونتاندا کردووە، ئێوە بە چاو کامێک گەیشتونە؟ پێشێکی منیش عەرزی ئەدەب و سڵام هەیە بە خزمەت جەنابتان و بینەران و بیسەرانی ڕادیۆ دەنگی کوردی ئەمریکا و هەروەتر بۆ میوانە بەڕێزەکەتان کاک مەسعودی کورتپور. لە ڕاستیدا ئەو ڕووداوە کە ڕوویدا ئەو گەنجە دیارە وەک ڕابردوو لە سەردەمی لاوێتیدا ئەندامی حیزبی دموکراتی کوردستان بۆ و پەیوەندی دەگەڵ نەمر موسا بابەخانی کە بەدەستی مۆرە ئەمنیەتەکان و ئیتلاعاتیەکانی کۆماری ئیسلامی ئێران لە هەولێر بەداخەوە تێرۆر کرا. وانێکی دۆستایەتی و پەیوەندیان دەگەڕێتەوە بۆ ئەو سەردەمی کە لە دەورانی لاوەتی ئەندامی و حیزبە بوو، بەڵام دەگەڕێتەوە بۆ ناو خۆی وڵات و دەگەڕێتەوە بۆ شاری شنۆ لە کندایک و بابوو بنەماڵەکەی ژیانێکی ئاسایی چەند ساڵێکە وەک خەڵکێکی مەدەنی و سویل ژیان دەباتە سەرێ. و بە بڕوای من گرێدانی ئەو دوو یەکیان کە ترۆر بوو یەکیان کە کوشتنێک بوو کەمێک عستەمە ئێمە بمان هەیە پەیوەندیەکی ئۆرگانیک یا بە قەول ئارگومنتێکی ئەوتۆ بێنینەوە کە شتێکی زۆر دیاری کراو بوو و بە مەبەستێکی زۆر دیاری کراو ئەو دوو ڕووداوە بەیەکەوە گرێ بدەین. دیارە من وە خۆم هیچ بەڵگەیەک یا سەنەدێکی ئەو تۆ لەبەردەستمدانێ کە ئەو مۆزوعی پژڕاست بکەمەوە، بەڵکو زیاتر ئەوە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە نەمر فەردینی ئیبراهیمی دانیشتووی خەڵکی شنۆیە کە لە ئەسڵدا خەڵکی گردکشانە بوونە، بۆ کاری مکانیکی دەگەڕێتەوە دەڕوات بۆ شاری نەغەدا بۆکن مکانیکێکی وەهاو کاتیش لەو کەسە لە بکوژەکە کە پێی قەرزدار بۆ داوای قەرزەکەی لێ دەکات و قەرزەکەش پوڵێکی زۆر نەبوو، بەحسی 80,000 تمەنە و بەداخەوە هاوکات دەگەڵ ئەو داوایی کە دەکات شەڕ و دەرگیرەیەک ساز دەبێت کە لەگەڵ پەیوەندی دەگەڵ فەردین ئیبراهیمیەوە نەبوو و فەردین ئاخری بۆ قەنەعەتە دەگات کە دەستی بشات لەو پوڵەی لە هەر شەرایەتێکە کە دادێتەوە یا کەوشەکەی داخەیە نازانم بەچەند بەستێکی دادێتەوە بەداخەوە ئەو کەسە بەقەمە لێی دەدا و لەوێ دەیگوژێت و سەرەتای دەستپێکی ئەو کێشانەی دوایین ڕووداوەکانی نەغەدا ئەبۆ شێوەی وەکو شتێکی زیاتر کە عەرزم کردم باسم کرد ئەبۆ شێوە دەست پێ دەکات. کاک مەسعود خۆت دەزانی شارەکانی کوردستان ئێران لێک نیزێکن وڵێن بەهابات و بۆکان و کە تۆش لەو دەور و بەرەی ئێوە ئەو ڕووداوە چۆن دەبینن، ینی خەڵک چۆن باسی ئەو ڕووداوە دەکات؟ سڵاو ڕێزم هەیە بۆ سەرجەم بینەران و دۆستان. دیارە لە ئازەربایجانی ڕۆژئاوا یا پارێزگای ورمێ و نەتەوەی کورد و ئازەری پێکەوە دەژین، ساڵهای ساڵە بەرحاڵ پێکەوە ژاون و پەیوەندیشیان بێ حەز زۆرە، پەیوەندی ئابووری و کۆمەڵایەتی و فەرهەنگی وانە بێ حەت تێکەڵاویەکی بێدا زۆر وجودی هەیە بەهۆی ئەوەی کە ساڵهای ساڵ لە مێژوودا پێکەوە ژیاون و ئەو پەیوەندیانە زۆر عەمیق بوون. بەڵام دیارە دوای شۆڕشی ئێران لە ساڵی 57دا گرژیەکی زۆر هاتە نێوان خەڵکی ئێرانەوە لە کولدێتیدا، شەڕ و
هەڵایەکی زۆر پەیدا بوو یارە دوای ئەوە لەو ناوچەی ئێمەش بەداخەوە هەر شەڕ و کێشەیەکی زۆر پەیدا بوو و نەغەدەش بووە سەمبولی ئەو شەڕ و کێشەیە و شەڕی ئازەری و کورد و کە بخۆتان ئاگادارن جەماعەتێک ئەو دەم کوژران و وەک برینێک هەر ماوە ئەو برینە لە نەغەدا و لە شارەکانی دیکەش لە واقعدا چونکە ئازەریەکان شیعەن لە واقعدا و مەسەبەکان لەگەڵ حکوومەتیەکە دەسەڵاتی سەرەکی لەو پارێزگایدا کولەن بەدەست ئازەریەکان سیستمی ئیداریەکەی سیستمی ئەمنیەتیەکەی سیستمی نظامی ئەوانە زۆرتر ئازەریەکان بەسەرکارن و کوردەکە بەداخەوە لە ئەکسەری شارەکان حتا شارەکانی وەک مەهاباد و بۆکان و شنوانەکە هەر یەک پارچە کوردیشە دەسەڵاتێکی ئەو تۆی نییە و ئەوە باعیس بووە کە کوردەکە بە نەوعێک دووچاری تحقیر شدەگی بێ لە واقعدا کە هیچ هێزێکی نییە هیچ دەسەڵاتێکی نییە زوڵمی لێ دەکرێت لە واقعدا و من بارها ئەوم بەیان کردو کە بەرحاڵ حتا لەو شارە کوردانی خۆمان پارێزگای ئورمێ لە دەهەی 16 سەرەتای شۆڕدا جەماعەتێکی زۆر کارمەندی ئیدارات موچە بگیرانی دەوڵەت هەر ئەوی استخدام دەبوو هەر لە ئازەری استخدام دەبوو کوردەکە بە تەواوی بێبەش بوو وردە دوای ئەوەی کە دەهەی ئەوەڵی انقلاب گوزەرا و فەزاکە گۆڕدرا وردە سیستمی ئیدۆلۆژیک کەم ڕەنگتر بووەوە لە حکوومەتدا وردە کوردی ژواردی دەسەڵات بوو فەرماندارەکانیان کردە کورد شاردارەکان بوونە کورد و مقدارێک ئەو شتە کەم ڕەنگ بوو بەڵام ئەوە باعیس بووە کە ڕق و کینەیەک بەوجود بێ لەو نێوەداوە پنگ بخواتەوە لە بینی کوردەکاندا و دیارە جەریاناتی قەومی ئازەریش کە ئاڕۆشتی کردووە لە ئازەربایجاندا کولەن پان تورکی زمیان پێ دەڵێن و دەوڵەتانی ئازەربایجان و تورکیە ئەوانش حمایەتیان لێ دەکەن و لە سیستمدا دەسەڵاتیان زۆرە ئەوانش پەرە دەدەن بەو شتەوە پەرە دەدەن بەو کێشانەی کە بینی کورد و ئازەری وجودی هەیە و دەیانەوێت شتەکە زۆرتر گەورە بێتەوە و کێشەکە زۆرتر گەورە بێتەوە و ئەوە هەر ماوەتەوە بەداخەوە ساڵهای ساڵە و ئەو کێشانە بەهانەیەکی وەک ئەو شتێکە لە نەغەدە ڕوویدا باعیس دەبێت کە کێشەیەکی شەخصیش حتا بینی دوو ئازەری و کورد ببێتە کێشەیەکی نەتەوەی گەورە بێتەوە و کێشەی زۆرتری بە دوادا بێ بەڵام ئەوەی نیگەرانی عومدەکە ئەوەیە کە دوایکە حکوومەت بە هەر هۆیەکەوە تێکچێ و قەلەئی قودرەت بە و پێک بێ لەو ناوچانەی کە دوو نەتەوەی پێکەوە دەژین ئەوە کێشەی گەورە ساز دەبێت مەسەلەکە ئەوەیە لەو دەورانەدایە کاک دیاکۆ تۆ باسی چۆنێتی ڕووداوەکەت کرد دوای ئەما چ دەقەومێت ئایا ئەو کەسێک کە ئەڵێن بە کوژەکە گیراوە یان دوایوی ئەو خۆ پێشاندانە لە بەرچی ساز دەبێت من بە پێشزەمینەیەک بۆ ئەو وەڵامدانەوە بۆ ئەو پرسیارە بکەم هەرو جۆرێکی ئێوە ئاگادارن بەداخەوە ئەو وەزعیەتی لەباری شەڕێکی نەرمامێری یا نەرمەفزاری لەلایەن ئەندێشەی ئەردوغانیسم و بە ئیزافەی ئەوەی کە پاشماوەی کەسانێک کە پەیوەندیان بە حەسەنیزمێک هەیە و ماوەیەکە یەکجار زۆر بە نەرمی خۆیان خشاندۆتە نێو و نوێیان خۆیان خزاندۆتە نێو کۆمەڵگای تورکەکانی ئازەربایجان بەگشتی و بەداخەوە سەبارەت بەوەی کە بافتی کۆمەڵایەتی ئازەربایجان حاڵەتێکی تودەیی هەیە ینی لە حاڵەتی تەحەزوبدانێ کە ببێتم نێوانجیەک لە نێوان کۆمەلگای مەدەنی و دەسەڵات و ئەوە بتوانێت داخوازەکانیان ئەبەو شێوەیەکی مەدەنیانە پەرە پێ بدەن عرزکەم تورکیا زۆر بە وشارێکی تەواو هەر ئەو زۆرێک کە دە فیلمەکاندا چاوی لێ دەکەن بکوژی فەردینی کەسێکە کە بە پێی ڕاگەیانەکانیش کە دۆستانی تورکمان لە نەغەدەی کە ئاشتی خوازن دەریان کردو کۆمەڵێکی ئەرازل ئەو باشن و کۆمەڵێکی بافتی تودەئی و جزبی کلاسی تەبقاتی خواروی کۆمەلگانە لە نەغەدا و زیاتر نیشتەزەی ناوچەیەکن منتەقەیەکن بە نێوی فرودابات کە هەمویان بێکارن ئیشیان نێوە تەنیا کاریان ئەوەیە کە بەقەول ترس و دڵڕاوچێ لە نێو خەڵکدا ساز بکە و عرزکەم دوای ئەوەی کە بکوژەکە ئەو کارە دەکات خەڵک دێتن ئەو بکوژە دەگرێتن و تا ئەو کاتێک کە نیروی ئینتزامی قەرارە بێتە پێشێ و بیهێوی ئەو کەسە دەست بەسەر کە ماوەیەکی زۆر دەخایێنێ بەداخەوە و هاوکات کە ئەو شتە ڕوو دەدات
هەندێک کەسانێکانە کە من بۆ یەکەم کەڕەت لێرە نێویان دەبم هەندێک کەسانێکانە کە بەحسی ئەوە دەکەن کە ئێستاکانە کوردەکان وەک ساڵی 58 دەیان هەوێ بڕۆن شارەبانی بگرن یا بەقەول ئێستاکانە پۆلیسی سەدودەیە ژاندەرمەری قەدیم بگرن و دەیان هەیە مستەلەح بن و تورکەکان بگژن یعنی ئەوە بە یەکدانە تەوەهومی زێهنیەوە جەماعەتێکی یەکجار زۆر ئەو قشرەی تودەیە کە ئەمن ئاماژەم پێکرد خۆیان تیار دەکەن و دێن چاو لێ دەکەن کە کوردەکان بە شێوەیەکی زۆر ئاشتی خوازانە لە هەمبەر ژاندەرمەری یا شاربانی ئێستاکانە لە فەلەکەی ژاندەرمەری کۆبوونەتەوە و داوای ئەوە دەکەن کە حتمەن بکوژەکە ڕادستی دەستگای قەزایی بکرێت چونکە جۆرێک نامتمانەیی لە نێوان خەڵکی کووردا هەیە زۆر ڕووداوی ئاوە ڕووی داوە بەڵام بکوژەکانیان بە هەڵاتن داوە بەداخەوە یعنی ئەوەی هیچ جۆرە پێداچوونەوەی یاسایی بۆ نەکراوە کە بۆی کە خەڵک ئەو هەستە متمانەیە بە ناوەندەکانی قەزایی سیستمی حکوومەتی ئێراندا هەبێتن و ئەوەش کە دەبێتەوەی ئەوەی کە خەڵکەکە لەوێ کۆبوونەتەوە لە پشتەوەرە لە ڕێگەی کوچەی دادگاوە کە نزیکە لە شاربانی پۆلیسی زدی شورش بە ئیزافەی کۆمەڵێک لەو خەڵکی کە قەمەیان پێەیە دەڕۆنی نێو گەڕەکە کوردنشینەکان و کە دەبینە خەڵکەکە لەوێنێ دەست دەکەم بە شکاندنی دەرکە و دەواازەی دوکانەکان بە تاڵان بردننی دوکانەکان و هەروەتر خراپکردن و خاپرکردنی خانوەکان و حتا ئێمە بەڵگەمان لە بەردەستدا هەیە کە لەلایەن دۆستەکانی تورکەوە بەدەستمان گەشتۆ باسی ئەوەی دەکەن کە ئەو گروپە کتویانێ ئێمە هەر هیچیشمان پێ نەکرێ دەتوانین بڵێن موبیل تەلەفۆنان بدزین دەتوانین بڕۆین زێڕەکان هەڵگرین چونکە کوردەکانیش هەم زێڕەنگەریان هەیە هەم موبیل فرۆشیان هەیە یعنی وەکو یەکدانە فەزایەکیان ساز کردو کە خەڵکەکە بتوانێ لە قوڕاوکردن و لێڵکردنی ئەو بتوانن ماسەکان و قازانجی خۆیان هەڵسنەوە بینەدا کاک مەسعود کۆمەڵێک لە خەڵکی نێوخۆ خەڵکی نێو شاری نەغەدە هەم بە ئازەری و هەم بە کوردەکانەوە دەیان کەسە ڕاگەندرێوێکیان دەرکردو داوا دەکەن کە ئەو توندی تیژە کۆتایی پێبێ و خلاصە کەسانێک نەهێڵن کەسانێکی دەمارگرژ کە بی هەوێ پەیوەندی نێوان تورک و ئازەری ناخۆش بکە ئێوە ئاماژتان بە شەڕی نەغەدە کرد تۆ پێ دوایە خەڵک لێرەدا کوردەکان و بەڵێن ئازەرەکان نەخشیوان چەندە کاریگەرە بۆەوەی کە دۆخەکە هێور بکەنەوە کۆمەڵگای مەدەنی بەخۆشیەوە ئەم لە ئازەربایجان هەم لە کوردستان ئەوەندەی قدرەت هەیە کە حتا توانێت بەیانیە بدانی لە حەدی بەیانیەدا بێ بە هەرحاڵ ئامۆژگاریکردن بێ ئەفکاری عمومی بێ ڕسانەکان بێ ئەوانە بەرحاڵ بڵاو کاتەوە ئامۆژگاری خەڵکی بکا کە ویساری تونند و تێژی نەبن نەکەونە داوی ئەو کەسانێک کە دەیانەوێت لە ئاوی گڵاڵود ماسی بگرن و شەڕ و کێشە و ئاژاوە ساس بکەن ئەوە من پێم وابێ فعالیەتێکە کە هەیە بەڵام بەداخەوە ئەگەر شتێک ڕوو بدا لە ئێراندا و هەرجوو مەرجێک بە وجود بێ حکوومەت دەسەڵات لەبەی بچێ ئەوە بەخۆی ئەوەی کە ئەو گەمارویانەیە کراوە قساوتە سەر ئێران تەبەقەیەکی زۆری ئەرازل و ئەوبار دروست کردو ینی بێکاریەکی زۆر لە ڕادەبەدەر لە نێو جواناندا لاواندا هەیە و ئەوە باعیز بووە کە داهاتوویەک وجودی نەبێ شەڕایەتی ئابوووریەکە زۆر خراپە لە جەماعەتێکی لۆمپەن و ئەرازل و باز لە زۆربەی شارەکانی ئێران بەوجود هاتووە کە ئەوانە لە فەزای هەرجومەرز دەگەڕن کە شتێک ڕوو بدا و بەرحاڵ تاڵان بکەن وڵات خراپ بکەن ئەوە هەیە بەڵام زۆرترین هێز دەبێت بە نظری من هێزی ئەو کۆمەلگای مەدەنیە بێ ڕیش سویدەکان بێ بە قەولی مەعروف ئەوانەی کەی خوددان لە جا کۆمەلگادا ئەوانە بتوان تەعادولی کۆمەلگا ڕابگرن نێڵن شەڕ بە وجود بێت چونکە شەڕ و کێشە بەداخەوە زۆر کارەساتی دێتکەوێتەوە دەبێتە ئەوەی کە دیومانە لە بۆسنی هەرجەگوین ڕوویدا لە باڵکان ڕوویدا یا لە وڵاتانی دیکەی وەک ئەفغانستانوانە ڕوویداوە شەڕی قەومی و مەسەبی بەداخەوە تێچووی بێ حەد زۆرە و ئاکامێکیشی نییە بۆیە من پێما بێ حەد لە کوردێتدا کێشەی کورد لە ئێراندا دەبێت بە سوورەتێکی مسالمەت ئامیز ئەوەی کە حەقی کوردە مەتراح کرێەوە مدیریەتێکی دموکراتیک بەسەر ئێراندا بێت کە ئەو کێشانە چارەسەر بکە و نەگاتە ئەو ئاستەی کە کێشەی گەورەتری دەبێتەوە بێتە شەڕوهەڵایەکی گەورەکە وڵاتانی دەرەکەی 100% دیمان لە شەڕی ئازەربایجان و ئەرمەنستاندا وەک تورکیە دخالەتی کردووە لانی ئازەربایجانی کردووە
ئەو سناریویانەی کە دیمانە دیسان تکرار بێتەوە و ئەوە زۆر جێگای مەترسیە و ئیشەڵڵا کە شتیوا ڕوو نەدا. کاک دیاکۆ لەو گرتە ڤیددیوانەی کە خۆت بۆ نردوینە هندێک وێنەی تێدان کە وا دیار خۆ پێشاندەرن و بە ساچمە بە گوڵی ساسمە بریندار بوونە. ئەگە بڵێت باسی ژمارەیەک بریندار دەکەن زاڕەنگەتدا یا 20 بێ ئاماری ئێوە چەندە؟ ئێستا کوژراوە یان خەڵکێکی زۆر بریندارن ئەگەر بدوێ لەسەرم بایەوە؟ بەپێی ئامارەکان و بەپێی ئەو زانیاریانەیە کە سەرچاوە باوەڕپێکراوەکان بە ئێمەیان ناردۆ لە نێوان 30 بۆ 40 کەس بریندار بۆ بەداخەوە و هاوکاتی دەنێو تەزاوڕاتەکاندا لاوێک بە نێوی محەممەدی عەلیزادە بەداخەوە بە قەتڵ لەگا و هەر ئەو جۆرەی کە دە فیلمەکاندا جەنابتان ئاماژەت پێکرد ناردوومانە هەندێک سەرچاوەمان دۆزیوەتەوە هەندێک ئیتلاعات و زانیاریمان کۆ کردێتەوە کە چ کەسێک بۆت و ئەو کەسە چێە و هەتا ئەو کۆی ئەو چالاکیانە و نردنی ئەو فیلم و بەڵگانە و بەڵگەی زیاترش دیارە بە هاوکارانمان لە ناوەندی یا ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو لەگەڵ پەیوەندی گرتن لەگەڵ ئەمنستی یا ئەفری بینەلملەل توانیمان کە ئەمنستی بێتە سەرخەت و ئەو مەسەلەی قەتڵی لاوی جوانە مەرگ محەممەدی عەلیزادە محکوم بکاتن و پێی سەلمێنرەکە کە بەدەستی لیباس شخصی بەداخەوە گوشراوە دەنێو تەزاوڕاتەکەدا و هەروەتر کە ئێوە دەبینن دەنێو فیلمەدا چەند کەسمان ئەمە تا ئێستاکانە توانیوە شناسایی بکەین. یەکێک لەو کەسانەی کە دەنێو فیلمەکەشدا دیارە لاوەکان هاندەدا کە بڕۆن دووربینە مەداربەستەکان بشکێنن کەسێکە کە بە یەکەم کەڕەت ئەوە دەیدرکێنین و بەزوویی هاوکارانی ئێمە کە ئێمە دە پەیوەندیدا بووینە ئەوڕۆکانش دەگەڵ ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو بەیانی و فیلمەکەی دێنە دەری ئەوانیش کەسێک بە نێوی قەحرەمانی سەرگوردی بازنشستەی نیروی ئینتیزامیە و ئەزمونێکی زۆری دەوکارەدا هەیە خەڵکەکە دەڵێت دوای ئەوەی کە شکان و بە تاڵانبردنی مڵک و ماڵی خەڵک داوایان لێ دەکەێت کە دووربینهای مەداربەستە بشکێنن بۆ ئەوەی کە شناسایی نەکرێن و ئەو کەسە هەمان کە ئەم ئاماژەم پێکرد قەحرەمانیە دەفتەری کارشناسی تەسادوفاتی لە خیابانی مەهاباتی نەغەدە هەیە و ئەوە دەبی بەڕاستی ئەو زانیاری بدرکێنین و ئەو کەسانە بزانن کە لە ژێر چاوەدێری چالاکانی مافی مرۆڤدانە و ئەوانە هەمویان مستەنەت دەکرێتن و دەداهاتووی ئازادیدا بێشک ئەوانە تەحویلی دادگاهایی باوەڕپێکراوی مافی مرۆڤ دەدرێت و هاوکات کەسێکی دیکە کە لەباری مەیدانێەوە ئەو ئەرازی لە ئەو باشەی هاندا کەسێکە بە نێوی ئاغای جەنگجوو ئەندامی فەرمی سوپای پاسدارانە لە نەغەدەی و کاری مەیدانی دەکا و مێژوویەکی زۆر ڕەشی هەیە لە دژایەتیکردن کە بەداخەوە تووشی هەڵەیەکی لێک تێگەشتنەوە دەزانێت کە نەهامەتەکانی نەتەوە و گەلی تورک و ئازەری کوردەکانە یعنی ئەوەی کە بە هەڵا دوژمن دەرخواردی مشک و زەینی جیلی داهاتوو دەدات ئاغای جەنگجوو کە ئەندامی سوپای پاسدارانە و هەروەتر کەسێکی دیکە هەیە کە کاری فەرهەنگی دەکات بەڵام یەکجار زۆر لەژێر تەعسیری فکری نیۆفاشیستی و شۆنیستی بیرۆکەی ئەردوغانیسمدایە و بە زۆرێک ئەوانە بە قەول ئیتحادێکیان لە نێوان بیری ئیدۆلۆژیکی شیعی ئەسنا عەشەری و بیرۆکەی پانتورکیستی بەیەکەوە ئیدغام کردو وەکو ئاغای جەنگجوو و ئاغای ئیسایەگانە کە خۆی پێفەرهەنگێکە و نووسەرە و هەتا دەستی داوە بە تەحریفی کتێبێک بە نێوی جەنگێ سولدوس کە تەواو مێژۆکەی وەرگەڕاندوێتەوە بە شێوازێکی غەڵەت و تەحریف شدە مێژوو دەنووسێتەوە و ئەو کەسانە زۆر مەترسیدانە بەڵام ئەوە یەکجار زۆر جێگای دڵخۆشیە کە هاوکات چالاکانی مافی مرۆڤ ڕۆژنامەوانانی ئەو بوارە و هەروەتر چالاکانی مەدەنی دموکراسی خواز و سڵحخواز بە یەکجاری ئاگایان لە وەزیەتە هەیە و لە ژێر چاوەدێریدانە و ئەوانە هەموو دەکۆمنت دەکرێتن و کۆمەلگای مەدەنی تورکەکانی نەغەدە ئازەرەکان برا ئازەرەکانمان یەکجار زۆر وشیارن و دەپەیوەندیهایە کە لەگەڵماندا هەبوونە ئەوان خۆیان دەنێو کۆمەلگای بە قەول تودەی خەڵکی تورکی ئازەربایجان یا خەڵک تورکەکانی نەغەدە ئەوانیان لە قاوداوە و تەردیان کردوونە
و ئێمە دەبی تێبکۆشین ئەو گوتاری یەکگرتوویەک گوتاری ژیانی هاوبەش و هەمزیستی مساڵمەدامی زیاتر بکەینەوە بەقەوەتر بکەینەوە وێڕای ئەوەی کە ئێمە هیچ جۆرە پشتوانێکی نەباوەڕمان پێ هەیە بۆ شتێک کە پشتوانی نزانیمان هەبێت پشتوانی دەوڵەتیمان هەبێت بەڵام دەنگی ئێمە سڵخوازان یەکجار زۆر گەورەتر لە قین و تووڕەیی و گوتاری نفرەت پەراکەنی ئەو کەسانەیە و جێگای هەیە کە ئاماژە بکەم کە بنکەی فکری ئەو کەسانە لە دەرەوە گۆناستیویە و حتا چەند شەو لەوەی پێش منیان بان کرد بۆ ژوورێکی کە دیالۆگ بکەین و من تێکۆشم کە مەسەلەکەی هێور بکەینەوە ڕسمەن بەرپرسی گۆناشتیوی بە شانازیەوە باسی ئەوەی کرد کە کوشتاریان نەسڵکوشی ئەرمەنیەکان مەشروعە و ئەگەر ئێوە پەلتان زیاتر ببزێون ئێوە بە قەول کۆمەڵکوش دەکەین و بەڵای ساڵی 58 و بەسەردێنین کە تیمی حقوقی ئێمە لە خاڵی کۆکردنەوەی زانیاری و بە قەول بەڵگەی زیاتر داینا کە دۆسیەیەکی یاسایی بە دژی ئەو کەسە و گۆناسیوی و بە ئیزافی ئەوەی کە بە تاوانی نفرەت پەراکەنی بە مەبەستی خوڵقانی نەسڵکوشی و هەروەتر جنایەت عەلەیهی بەشەریەت و ڕەتکردنەوە یا مەشروعیەتدان بە نەسڵکوشی ئەرمەنیەکان وەگەڕ بخەین. کاک مەسعود خۆت دەزانی کە زمانی شای هێندێک لە ئازەرەکان لە مەهاباد و با بڵێن شارەکانی دیکە دەژین هەر بۆ ئاگاداری بینەرانیش بێ ئایا پێچگە لە نەغەدا دیارە شایندێژ و ساین قەڵاوانە کە ئازەری لێیە پێچگا لە میانداوش کە زۆربەی هەرە زۆری ئازەریە مەهاباد و نەغەدە ئەوانە ئایا لە ئێستادا بنەماڵی ئازەری هەنە کە لێ بژین و ئایا پەیوەندی کوردەکان لەگەڵوان چۆنە؟ بەڵێ ئەلانەکانە لە زۆربەی شارەکان ئەکسەری ئەوەی کە بازم کرد غەیرەبوومیەکی زۆر لە شارە کوردەکان هەیە وەک مەهاباد و بۆکان و سەردەشت و پیرانشار و ئەوانە وەڵی سەرەتای شۆڕشەوە هاتوونەتە ئەو شارانە بەرحاڵ ئەو دەمکە شەڕی کوردستان ڕوو بە کۆتایی هات ئەوانە هاتن زۆریان ماونەتەوە لێرە بە یەکجاری لە شارە کوردەکان ماونەتەوە و زۆریشان پێخۆشە ینی ئێرە چونکە سەزای شارە کوردەکان ئازادترە نسبەت بە شارە ئازەریەکان و زۆر شارە کوردەکان زۆر پێخۆشە ئەلان مەهاباد چاو لێ دەکەی ئازەریەکی بێدا زۆری لێ ینی من هەفتەی پێشوو چوومە قەراخ سەدی مەهاباد دەوێت بەحاڵ بۆ گەشت و گوزار جومعەیەک چاوم لێ کرد لە قەراخ سەدەکە چەند ماشێن خانەوادەی ئازەری لێبوو گۆرانی تورکی خستووە سەر دەڕەخسین ئەسڵ وەک زمانی زۆریان پێخۆشە بەسەر کوردستانیان زۆر پێخۆشە لێرە خزم و کەسیان زۆرە لێرە ژیانیان کردووە و لە ئیداراتی استخدام بوون ساڵهای ساڵ لێرە خزمەتیان کردووە حتا پێیان خۆش لێ بگەڕێن لە بۆکان هەروە لە ئەکسەری شارەکانی ئەو پارێزگای ورمێ ئەو وەزعیەتە هەیە و ئازەریەکی زۆری تێدا دەژی و زۆریشیان پێخۆشە کوردستانیان زۆر پێخۆشە و لێرە دەژین وەڵام ئەکسەری شارەکان لە ئازەربایجان ڕۆژاوە کوردەکان زۆرترن بە خۆتان ئاگادارن غەیرە ئەو چەند شارەی کە ئەویش هەم ئازەری تێدا دەژی هەم کورد وەکتی کاین قەڵاو نەغەدە و ورمێ و سەڵماس و خۆی ئەوانە ئەکسەرەن و نەتەوەی پێکەوە دەژین فقط میاندووە لە واقعدا ئەویش دێهاتەکەی ئەکسەرەن کووردە بەڵام خودی میاندووە و نێوشارەکەی دیارە تورکەکە زۆرتر دێ بەڵام من پێما بێت لەسەر ئەو شتانە زۆر نابێ ئێمە ئازەریەکانش من پێما بێ نابێ ئەو کێشانە قوڵ بێتەوە یانی بێتە کێشەی نەتەوەیی بینی دوو نەتەوە دەبێت کێشەکە کێشە لەگەڵ بەحاڵ حکوومەتی مرکزی و ناوەندگەراییەکە کە لە مرکز وجودی هەیە کە تەوای نەتەوەکانی ئێرانی فراوێز خستۆ و لە واقعدا بە نەوعێک ئەو کێشانەی پێخۆش ینی من پێما بێ ئاساسەن دروستکردنی شکاف لە بینی خەڵکیدا لە بینی نەتەوەکاندا ئەو شتانەی زۆر کردووە ینی حتا لە نێو خانەوادەکاندا شکاف ینی ئەو سیاسەتی دروستکردنی اختلاف تەفرقە بیەنداز و حکوومەتکن بە نوعێک لەعانەکانێت لە زۆربەی ئێراندا ئەو شتە پێکهاتۆوە خەڵکی دووبەرەکایەتی سازکرد و شەڕی کێشە سازکردن و خەڵکی متەفەڕقکردن لە واقعدا تەفرقە دروستکردن سیاسەتێکەوە بۆی کە خەڵکی پێکەوە نەبن و ئەوەم پێما بێ کەسێک کە دێموکرات بێ دێموکراسی خواست بێ ئازادی خواست بێ مافی مرۆوی بێ و ئینسانی بیر بکاتەوە ئۆمانیست بێ دەبێ من پێما بێ حەوڵ بدا بۆ وەزعیەتێکی دێموکراتیک و حکوومەتێکی سێکۆلار بەوجود بێ کە ئاساسەن ئەو کێشانە معنی نەبێ
وەگەوەی کە لە وڵاتانی وروپایی دەبینین وەک لە سوئیس دەبینین کە بەرحاڵنەتەوەی جۆرا و جۆر پێکەوە دەژین و ئەلان لە سوئیس فەڕەنسای و ئاڵمانیەکە خۆیان پێ سوئیسیە خۆیان پێ میلەتی سوئیسە لە واقعدا یعنی فەزایەک دروست بۆ لەوێ کابرا منافعی اقتصادیەکەی بۆ گرنگە و اقتصاد قسەی ئەوڵ دەکات لە تەواوی دنیادا ئابووری قسەی دەکات ژیان لە واقعدا ئابووری هەمان ژیانە کابرا ژیانی بێ ئەو شەڕانە بە وجود نایە ئەوەی کە لە ئێران ڕوودەدا لە ئەفغانستان لە عێراق هەمووی نەتیجەی فەقر و فەلاکەت و بەدبەختی و ئیدۆلۆژی و نەتەوە پەرستیەکی فاشیستیەکە بەسەر وڵاتانەدا زاڵ بووە و ئەو کێشانەی ساز کردووە لەنا زەمانیشە کە بخۆتان کە لە بیرتانە ئەو کێشانە وجودی نەبوو هیچی خەڵکی پێکەوە دەژیان و ئازادیایەک بوو هەرچەند بەرحاڵشا یەکسری کێشەی بوو کارمان بۆ بەشەی نییە کە ئەو کێشانە و مشکلاتەی کە بووی بەڵام لەکولدا حکوومەتێکی سێکۆلار بوو و ئەو کێشانێکی ئەلان وجودی هەیە وجودی نەبوو ئەوەی کە بەخۆیان دەڵێن چاڵە بە چاو ئوفتادین ماندی سەحابی هەیە لە تاران زۆران لێ کوتیان قلابە چۆن کرا ئێمە چاڵە بە چاو ئوفتادی یعنی لە قوڵکێکەوە کەوتینە چاڵاوێکەکە هەوەندە قوڵات ناتوانانی بینەوە دەرێ پێش مردنەکەی ئەوەی قسەی کرد جا وەزیەتەکەەوەیە بەڕاستی ئەوەندە قوڵ بووە کێشەکان لە ئێراندا ڕۆژ بە ڕۆژێش قوڵتر دەبێ و پەرەدەستێنێ بەڕاستی داهاتوویەکی زۆر ناخۆش دەواقەیە بڵێن پێک بێ لە ئێراندا لە ئێرانی داهاتوودا کە هیوادارم من ئەو شتە ڕوونەدا بەڵام حەول و تێکۆشانێکی زۆر دەبێت بێت لەگەڵ ڕووناکبیرانی نەتەوەکانی ئێران وەی کە ئیجماعێک بە وجود بکە بابە ئەو کێشانە چارەسەر بکرێ زوو خەڵکی بەرحاڵ وەک موسەکینێک وەزباری ئابووریان زوو چاپێ بە ئازادی بگەن و ئەو خەڵکە 2 ساڵە بەڕاستی قسمەتێکی زۆر مشکلاتی ڕەوانیان پەیدا کرد وەختایەک 40% خەڵکی ئێران لەژێر خەتی فەقردا دەژی ئاسان وەزعیەتێکی ئابووری ئاوەخرا بە ئازادی های ڕفاه و خۆشی نییە لە ئێراندا لە واقعدا ینی خەڵکی نەخۆش کردو بە لەباری ئابووری ڕەوانیەوە و ئەو کێشانە بەداخەوە بەعیز دەبێت کە ئیستکاک بە وجود بێت تووڕەیی بە وجود بێت بە نەزەر ڕەوانیەوە و ئەوە کێشە ساز دەکات پێم وابێت دەبێت بارودۆخێک بێت ئەو شتە بۆ قۆناغەدا نەڕوە کاک دیاکۆ ئەگە بە کورتی وەڵام بدەیەوە پرسیاری دوای بۆ بەڕستان ئەوەیە ئاڕێکخراوی ئەمنیستی ئینتەرنەشناڵ لێ خۆشببوونی نێونەتەوەی ئەم خۆپێشاندانیا و شێوەی با بڵێن بەرخوردی کۆماری ئیسلامی لەگەڵ خۆپێشاندەرانی محکوم کردووە ئەگەر وەکو با بڵێن زانیاری دوایی ئەو کۆمەڵ خەڵکەی لەوێ هەوڵ دەدەن کە ئارامی پێک بێنن دوای ڕاپۆرداین هەواڵتان سەبارەت بەو دۆخەت چییە ئەگە بە کورتی وەڵام دێەوە بەڵێ زۆر بە کورتی ئەوە جگای زۆر دڵخۆشەیە یەک ئەوەی کە ئاماژەم پێکرم پێشتریش کۆمەلگای مەدەنی چ لە کوردەکان چ لە تورکەکان بەیەکەوە دوێنێکانە دوایین بەیانیەیان داوەتە دەرێ کە دایان هەوێ وەک کارگروهێکی بەقەول مەدەنی دانێن وە کاری مشتەرەک و هاوبەش چ لەباری ئابووریەوە چ لەباری کولتوریەوە چ لەباری کۆمەڵایەتەوە بەیەکەوە کاری هاوبەش بکەن و زیاتر لێک نزیک بینەوە و ئەو کەسانەی کە تونداژە خواژن و نفرەت پەراکەنن و خشونەت تەڵەبن بخرێنە پەراوێزەوە و بەخۆشیەوە ئەمن زۆر دڵنیام لەوەی کە شتێک بە نێوی شەڕی نێوان نەتەوەکان بەتایبەتی لە ناوچەی ئێمە نایەتە ئاراوە و ئەوە پلانی دوژمنانە و ئەوە پلانی سەرەکی کۆماری ئیسلامیە و پلانی یا خەونی سازکردنی ئیمپراتوریەتی عوسمانی ئوردوغانیزمە کە دەیهەوێ ئەو کێشەیە قوڵتر بکاتەوە بەڵام شعوری جەمعی کۆمەلگا و خردی جەمعی کۆمەلگە لە ئاستێکی بەرزدایە کە گشتی ئەو پلانانە دەکاتەوە بڵقی سەرئاو و بێشک دیارە هەزینەی هەیە بەڵام بێشک سەردەکەوی زۆر سپاس کاک دیاکۆ سپاسی هەردوواتان دەکەم دیاکۆ مرادی مەسعودی کورپور بۆ بەشداریتان لە پرۆگرامی ڕانگەدا گەلێک مەمنون زۆر سپاس بوو سپاس بۆ ئێوەش بینەران بەڕێز هاتینە کۆتایی پرۆگرامی ئەم جارێ ڕوانگە تا بابەتێکی دیکە حوتوی دابێت هەر بمێنن بە سڵامەت